دوێنێ لە شاری سلێمانی لەلایەن ژمارەیەک لە مامۆستای زانکۆ هەروەها توێژەری بواری جینۆسایت دیداری فەنجانجە ڕێکخرا کە دیدارەکە بۆ بەرەنگاربوونەوەی جینۆساید و هەروەها بەکارهێنانی چەکی کیمیایی دژی کورد بوو. جایان بۆی بزانین کە دیداری فەنجانجە لە چیەوە هاتووە خۆت با بڵین فەنجانجە کێیە؟ ئێمە لێرە میوانێکمان هەیە باس لە دیدارەکە و بابەتەکانی کە لێدا تیشکی خراوەتە سەر هەروەها باس لە ناوی فەنجانجەمان بۆ دەکات. لێرە میوانەکەمان جەنابیان ئاسۆ ئەمین سەرپەرشتیاری دیداری فەنجانجێ و ڕاستەخۆ لای من لە ستۆدیۆ ئامادەیە. کاک ئاسۆ بەخێر هاتی سوپاس بۆ ئامادەبوونی. زۆر سپاس بۆ کورسات بەڕێزم. سپاس. کاک ئاسۆ فەنجانجە لە چێوە هاتووە؟ ئەم دیدارە بۆچی بنەی فەنجانجە ڕێکخرا؟ بەڵێ ئەم دیدارە بەڕاستی دوو تەوقیتی زۆر گرنگ بوو. یەکەم بەنسبەت ئەوەی کە ئێمە وەکو نەتەوەیەکی جینۆساید کراو بە بەردەوامی لە بەردەمی ئەگەری جینۆسایدکردن و بەکارهێنانی چێکی کیمیایی لە دژمان واتە لە هەر پارچەیەکی کوردستانە ئێمە ساڵانە یاخود چەند ساڵ جارێک ئەیبینین بەداخەوە کە یان ئەوەتانە جینۆساید دەکرێن یان چەکی کیمیاییمان بەکاردەهێنرێ. دوا ئەحداث ئەوە بوو کە لە سپتەمبەری ڕابردووە ڕوویە سەبارەت بەوەی کە لە هەندێک ناوچەی کوردستانە وڵاتی تورکیا بەڕاستی چەکی کیمیایی بەکارهێناوە. بەشی دووەمی ئەم دیدارە بۆچی ئەم دیدارە بەم ناوەوە ناونرا طبعاً من چەند لایەنێکیە. یەکێک لەوانە ئەو کەسەی کە بە ئەدیلەوە سەلماندی کەواچێکی کیمیایی بەکار هاتووە لە ناوچەکانی باشووری کوردستان لەو ناوچانی کە با بڵێن گەریلایتیایە دەوڵەتی تورکیایە. ئەو کەسە کەسێکی تورکە و کەسێکە پرۆفیسۆرە و خاوەنی چەندین با بڵێن بڕوانامەی گرنگ و گەورەیە و لەسەر ئاستی نێودەوڵەتی کەسێکی ناسراوە لە چەندین کەیسی جینۆسایدا پرسی پێکرێ و قسەکانی بەڵگی مەلموسن لەوەی کە تورکە و کوردیش نییە. بەڵێ خانمی گەورەی تورک کە ئێستا لە زیندانە بریتە لە پرۆفیسۆر دکتۆرە فەنجانجە کۆمەڵێک با بڵێن پسپۆڕی گەورەی هەیە دوا هەمین پۆستیان بریتی بوو لەوەی کە ئەوان سەرۆکی سندیکای پزیشکانی تورکیا بوون کە پێی ئەوترێتە بەبە. طبعاً هەڵبژاردننی با بڵێن پرۆفیسۆر فەنجانجە وەکو ئەوەی کە با بڵێن بوو بە سەرۆکی سندیکای پزیشکانی با بڵێن تورکیا بۆ دەوڵەتی تورکیا شتێکی مفاجی نەبوو بەڵام زۆر بێتاقەتن لەوەی کە ئەگەر پرۆسەکە وەک ئەڵەی دیموکراتی نەبووایە و ئەگەر دەوڵەت و با بڵێن دادوەران تەداخولیان تیان نەکردە ڕەنگە دەوڵەتەکەی ئۆردۆگان حکوومەتەکەی ئۆردۆگان با بڵێن بەمە ڕازی نەبووە. بۆیە ئەوان لە هەل ئەگەڕان بۆی کە وەکەڵی بتەقنەوە بە فەنجانجەیە و فەنجانجەش بە بەردەوامی کاری لەسەر مۆزوعی داکۆکیکردن لە مافی گەلان کردووە چکە خۆی ساڵانێک سەرۆکی ڕێکخراوی مافی مرۆڤی تورکیا بووە ئێستا ئەندامە لە ڕێکخراوی مافی مرۆڤی تورکیا. بەڕاستی من وەکو توێژەرێک کە ئەتوانم بڵێم خۆشبەختانە بە سپاسەوە لە ڕێگەی شارپرێسەوە هەستاین ئەم ئیشەمان کرد من تەرحی بابەتەکەم کرد لەوەی کە بابەتێکی لەم شێوەیە چۆن وەکو بڵێ پێکەوە ببەسرێ تەرحی ئەوەم کرد کە لەسەر ئاستی با بڵێن نخبەی کوردیش نەک شەقامی کوردی بەڕاستی دکتۆرە فەنجانجە نەناسراوە. واتە من کە تەرحمە کرد لەگەڵ کۆمەڵێک خەڵکی ڕۆشنبیر و ئەمسەقاف و با بڵێن خەڵکێک کە مهتەمن بە قەزیە جینۆسایدەوتم دیدارێک سازەکەین بە ناوی دیداری فەنجانجەوە ئەیانوت فەنجانجە کێیە؟ ئەم بێئاگایی ئێمە لە کاتێکە شەقامی با بڵێن لە دنیاە ئەوروپا و هەروەها تورکیا هەمووی هاتوتە سەر خەت لەسەر مۆزوعی فەنجانجە لە 26 مانگی ڕابردووە فەنجانجە لە زیندانە لەسەر قەزەیە کە قەزەی کوردیە لەوەی کە تورکیا خۆی کەسێکی بەڕەگەز تورکی بەڵێت تورکە خانمێکی تورکیە بەڵام خانمێکی مرۆڤ دۆستە. ئەمە بۆ ئێمە طبعاً کۆمەڵێک ئاماژە و دلیلی زۆر گرنگی تایە. یەکەم لە ڕووی تاریخیەوە وەکو دۆکیومنت ئەوەی کە من ئیشم لەسەر کردو وەکو توێژەرێکی بواری جینۆساید ویستومە بڵێم بە جیهان کوردیش لە بابەتەکان بێئاگان نییە و بە تایبەتی سەنتەری سلێمانی کە سەنتەرێکی ڕۆشنبیریە لە بابەتەکان بێئاگانین وەکو وەفایەک وەکو ڕێزێکی ئەکادیمی وەک ئەوەی کە تۆزێ باری شانی دکتۆرە فەنجانجە ئێستا لە زیندانە کەمکەینەوە ئێمەش بە جیهان بڵێن شەقامی کوردیش بە ئاگایە لەوەی کە چی ڕوئەیە. ئەمە خاڵێک بوو بەڕاستی بە نیسبەت منەوە چکەنەوەکانمان سبەینێ دێن دیراسی ئەم بابەتانەکەن ئەڵێن کەسێکی گەورەی وەکو دکتۆرە فەنجانجە ئەو هەموو وەکەڵی خەبات و قوربانی کردووە لە پێناوی مرۆڤایەتی و لە ناویشیانە لەسەر قەزەی کوردی یعنی معقول نییە هەموو شەقامی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان
لە سەدا 99.5 ئەتوانم بڵێم فەنجانجە ناناسێ بۆیە من هەدەفم بوو یعنی ئامانجم بوو لەوەی کە دکتۆرە فەنجانجە بناسیێنم بۆ ئینفۆگرافیکێکشمان حاضر کردبوو بەڕاستی زۆر بە ڕۆنی و بە جوانی دکتۆرە فەنجانجی ناسان بە خۆزگەمەژە گرافیکەمان لێرە ئێستا لە لامانە زۆرمان پێخۆشە بەڕاستی زۆرم پێخۆشە حەزەکەی منەی خەمە خزمەتان بریا زووتر بووە یعنی ئینفۆگرافیکی هەر زۆ جوانە لەوەی کە دکتۆرە فەنجانجی کێ وە خاڵێکی دیکە ئەوەیە بەڕاستی ئێمە لە کورسات با بڵێن تقریبان هەر لەگەڵ جەنابیشتا باسیەوەمان کردگوتمان پێویستمان بەوەیە هەوڵەکانمان ئەکادیمیتر و زانستیانەتر کەین سەبارەت بە کەیسی جینۆساید ئەوە بوو بەڕاستی من لەو کاتەوە کە هاتوومەتەوە لە دەرەوە و خەریکی خوێندن بووم و ئێستشکە لێرم حاولەی ئەوم کردو چۆن بتوانین ناوەندی باش دروستکەین و پسپۆڕێ جیاوازەکان بینی هەوڵەکانتان بەکوێ گەیشتووە ئێستا ئەیخەمە خزمەتە ناوەندی باش دروستکەین ناوەندێکی باش دوور لە ئینتیمای سیاسی ناوەندێک بێ بۆ هەموو کورد بێ لەوەی کە بتوانین جینۆسایدی کورد تا ڕادێک ڕێکخراوتر و منەظەمتر و ئەکادیمیانەتر پیشانی جیهان بدەین و پێشان بڵێن ئێمە ئەمەمان هەیە ئێمە ڕاستی لێت ناشارمەوە لە کۆمەڵێک ڕووی گەورە نەقسمانەیە و من ئەمە بە بەپرسانی حکومی وتووە ئەو نەقسانەچین ئێستا بۆت باسەکەم ئێمە خزمەتت مەسەرە ناوەندی لێکۆڵینەوەی جینۆسایدی ئێمە مەفروض وایە کۆمەڵێک پسپۆڕی تیاابێ بەسەن ئێستاوەی کە دکتۆرە فەنجانجە خەریک بووە بۆ نمونە لەسەر ئاستی جیهانە طبعاً UN بۆ معلوماتە هەمیشە بۆ مەسەلەی جینۆساید ئەگەڕانەوە بۆ دکتۆرە فەنجانجە ئەوە لە کەیسی بۆسنایە کۆمەڵێک گۆڕی بە کۆمەڵ هەڵدراوەتەوە بە دکتۆرە فەنجانجیان وتووە ئەم گۆڕە بە کۆمەڵانە تا چەند مەسەرن بە چ شێوازێک ڕەمیکراون شێوازی ڕەمیکردنەکان چۆنە کەیسەکانی ئێمەش بەڕاستی پێویستیان بەوەیە ناوەندێکمان هەبێ لە ڕووی ئەوەی کە پێ ئەوترێت فۆرنسیک مێدیسن واتە علمی تەشریح طبی تەشریح واتەوەی طبی زانستی پزیشکی توێکاری بەڵام تایبەت بێ بە کەیسی جینۆساید ئەوەی کە خولیای منە ئەوەی کە سنتەرێکی بلەو شێوەیە دروستکەم و خەڵکمانە بێ لە بواری ئارکیۆلۆجیستە واتە شوێنەوارناس و تایبەتمەند بکرێت ئەو قوربانیانەی ئێمە کە دێنەوە دەبێت زۆر بە منەظەمی دۆکیومنت کرێن بە شێوازێکی زۆر ڕێک و پێک دۆکیومنت کرێن لە ڕووی کللتوریەوە لە ڕووی تەشریحەوە لەوەی کە بۆ نمونە ئێسک و پرووسکی قوربانەکانمان تێکەڵاو نەکرێت بەوەی کە مەسەرەن ژن تێکەڵاوی پیاوە بکرێت پیا و تێکەڵاوی مناڵ بکرێت بەداخەوە ئەوەندەی من ئەگادار بم نەکراوە و بەشێک لە کەیسەکانمان و بەشێک لە کەیسەکانی جینۆساید دراوە بە مؤسسەی شوهدای عێراقی کە خۆمان ناوەندێکی ئەوەندە بەهێزمان نییە لێرە لە کوردستانە لەسەر ئاستی وەکو طبی تەشریح ئەوەی کە باسم کرد مەسەلەی شوێنەوارناس تایبەت بێت بە کەیسی جینۆساید واتە ئەوانەی کە جینۆساید کراون و هەروەها بابەتی کللتوری کە ئەمە زۆر گرنگە ئەو لایەنانە چۆن دەرخین چۆن ئارزیانکەین هەموو ئەمانە بچنە چوارشێوەیەکەوە کە کار لەسەرکردن بۆ جینۆساید بە شێوازێکی ڕۆژانە بێ و دوور بێ لە ئینتیمای حیزبی و لەسەر ئاستی ئەکادیمی و زانستی و نەتەوەیی بێ هەتاوەکەوەی ئەم کەیسە ئەگاتە ئەوەی کە ناوەندەکانی دیکەی جیهان پرس بە ئێمە بکەن لە کەیسی جینۆسایدە ئەگەر لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ڕوویە و هەروەها ئێمە ببین بە ئەندامی ئەکادیمیای جینۆساید لە جیهانە لەوەی کە بە شێوازێکی منەظەم نەک بم شێوازە شپرزەیە بڕۆین هەر کەسە بۆ خۆی ئیشکا کاتەکەم تەرخەمی کراوە بە بۆچینی تۆ بە تەکی زۆر کەم تەرخەمی کراوە ئەسڵەن بەشێک لەوانەی کە لە بڵین بەرپرسانی حکومین بە تایبەتی خوێندنی باڵامنێکێک لەوانەیە کە تەرحم کراوە بوو گوتم بۆ نمونە ئەو هەموو سکۆلارشیپەی کە ساڵانە هەیە مەفروض وایە حکوومەتی هەرێمی کوردستان مجموعەیەک دکتۆری بەڕێز بۆکو ئیخسایی بنێرێ بۆ بابەتی علمی تەشریح ئەوەی کە پێڵەن فۆرنسیک مێدیسن لە بواری چییە لە بواریەوەی بەس تەنها لە ئیخساسیان جینۆساید بێ مەفروض وایە شوێنەوارناسمان هەبێ بچیەک ماستەر و دکتۆرا بێنێتەوە بەس لە بابەتی هەڵکۆڵینی مەوزوعی جینۆسایدە مەفروض وایە ئێستا من کە خۆم ئەتوانم بڵێم لە دوێدواوم هاتوومەتەوە بە ئیمتیازێکی زۆر گەورەوە ئەمە بچمەوە دکتۆرا بخوێنم ئەوەقیان بۆ دروست کردم ئەڵێم کاکە کەیسەکانی ئێمە من بە تەنها نیم وەرن با دکتۆرەکان بێنین با شوێنەوارناسەکان بێنین باکە لە پورناسەکان بێنین ئێستا لە بواری ئەثنۆگرافیشە ئیش لەسەر ئەو بابەتە ئەکرێت نەتەوەیەکی وەکو کورد بۆ جینۆساید ئەکرێ و هەروە هەمووی دۆکیومنت کرێ بە شێوازێکی ئەکادیمی ناوەندێکی زانستی گەورەی ئەکادیمیمان هەبێ مجاملەی هیچ لایەنێک نەکە بەڵکو ئیش بۆ داهاتووی نەتەوەکەمان بکە لەوەی کە چۆن لەسەر کەیسی جینۆساید ئیش بکەین باش کاگاسۆ من قسەی کرد باس کرد کە هەندێک لە ئێسک و پرووسکەکان ڕەنگە تێکەڵ کرابێتن ئەوەندەیە ئەگەداربی هیچ
حاڵەتێکی لەو شێوەیەمان هەبووە بێگومان یانەوە تا لەبەرەوەی وەک باست کرد لەبەری کەسێکی توێکار تەشریحێک ناوەندێکی توێکاریمان نییە دەرنەکەوتەوە بۆی کام ئێسکانە تێکەڵ کراون بەڵێ بێگومان ئەوەندەی کە من معلوماتم هەبێ بەشێکی ئەوانەی کە لەوێن ئەسڵەن مختص نین و ئێمە من ئەوەندەی کە متابعام کردبێ لە پرسیارم کردووە دکتۆری پزیشکی توێکاری پسپۆر بە جینۆسایدمان نییە هەروەکو نەتەوەیکی جینۆساید کراوە شتی وامان نییە و ئارکیۆلۆجیست واتە شوێنەوارناسی تایبەت بە جینۆسایدمان هەر نییە و مرۆڤناس ئەنسرۆپۆلۆژیستی تایبەت کە ئێستا لەگەڵ ئەوانە ئیشکا سەبارەت بۆ بابەتانە نییە کە لە کاتێکامە لە دنیاە ئەو تیمە هەموو ئەو خەڵکانیان لەگەڵایە چکەمە ڕەهندێکی ئۆکۆلە شتێکی فرە ڕەهندە ئەوەی کە کراوە هەوڵێکی جوزئی بووە و نەکراوە بەوەی کە با بڵێن چوارچێوەیەک دابندێت لەوەی کە بتوانین بە شێوازێکی منەظەم ناوەندێکی جینۆسایدمانە بێت وەک ئەوەی کە بەشێک بێ لە زانکۆیەک بەشێک بە ناوەندێکی ئەکادیمی باشە ئێوە لەم دیدارەتاندا گەیشتن بۆی کەمە بەستان بوو بەنیسبەت ئەو تەوەرەی کە من هەڵم بژارد بۆ بەڕاستی تقریبا ئەتوانم بڵێم بابەتێکم وروژات لەوەی کە بەشێکی زۆری تەوا من وەکو کەسێکی ئەکادیمی و بێلایەن هەڵم بژاردووە بەشێکی زۆری ئەو شتانەی کەوتم بەسەراحەتی و بەڕۆنی پێم وتون لەوەی کە مەسلەی جینۆساید و دروستکردنی دەوڵەتێکی مۆدێرن بۆ ئەوەی جینۆساید ڕوونایەتەوە ئێمە چۆن دەسی بۆ بەرین ئەمە یەکێک بوو لەو تەوەرانەی کە زۆرتری مشتۆمەڕی هەڵگرت لەوەی کە ئێمە وەکو دەوڵەتێکی جینۆساید کراوە بۆ جینۆساید دەکرین و ئایا ئەگەری جینۆسایدی دیکەمان لە بەردەمایە و هەتاوەکو ئەم مۆدیلانە کە هەبێ لە جیهانە و لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ئەوەی کە پێوترێ مۆدیلی دەوڵەت نەتەوە ئێمە بە بەردەوامی لە بەرامبەر هەڕەشیان چکە خاتون ئەوەی کە هەیە ڕاستەوخۆ جینۆساید پەیوەندی بە بابەتێکەوەیە کە پێڵەن بابەتی کللتور واتە قانون لە دوای حەدەسەکە قسە ئەکا یاخود ئێوێ حەدەسەکە ڕوونە بەڵام ڕەگوڕیشەی بابەتەکە بابەتێکی کللتوریە لەوەی کە نەتەوەیەک بۆ جینۆساید ئەکا نەتەوەیەک بۆ جینۆساید ئەکرێت هەموو ئەم بابەتانە پەیوەندی بە دوو شتەوەیە کە پێوتێت بوونی کللتوری زاڵ و بوونی کللتوری بەزی و کللتورێکی توی قوبول نییە کە تۆش وەکو کللتورێک ئەتوی خۆت قوبولگەی ئەم بەریەکەوتنە کە ڕوئەیە خۆ ئێمە مەسەلەن ئەنواع تاوانمان هەیە لە جیهانە هەمانە پێوترێت تەطهیری عێرقی هەمانە پێ ئەوترێت مەسەلەن کوشتنی بە کۆمەڵ هەمانە پێ ئەوترێت فڵان فیسەر بەڵام بۆ جینۆساید تایبەتە بۆ جینۆساید تایبەتە لەبەر ئەوەی جینۆساید ڕاستەوخۆ پەیوەندی بە کوشتنەوە نییە بەڵکو ڕاستەوخۆ پەیوەندی بە لە ناوبردننی کللتورەوەیە و ئەوەی کە کللتورێک ئەپارێزێ بریتە لە ئەو حرەکە ناسیۆنالیزمەی کە هەیە و ئەو حرەکە ناسیۆنالیزمە کە لە ناوبرا ئۆتۆماتیکی نەتەوەیەک لە ناوەچێ واتە ئەوەی کە کللتورێک ئەپارێزرێ بە زمانە باوەکەی خۆمان بڵێن بریتە لەو حرەکەی کە لە کوردستانە بریتە لە پارتی یەکێتی ئەحزابەکانی دیکە وەختێک کە ئەمانە لە ناو ئەبرێن یاخود سەرچاوەکانی لە ناوبردنی ئەمانە دێتە ئاراوەکوی لە کیسی ئەنفالا بینیمان ئۆتۆماتیکی نەتەوە بەرەو لاوازبوون ئەچێ هەتا گاتە ڕادیەوەی کە وەکو ئەنسرۆپۆلۆژیستەکان ئەڵێن ئەبێ بە خۆراکی نەتەوەکانی دیکە و بە بەردەوامی ئەم شێرانە کە پێڵەن کللتوری زاڵ هەمیشە پێویستیان بەو جۆرە خۆراکەی بووی بمان خۆن بۆ ئەوەی نەمان خۆین پێویستمان بەوەیە کە ئێمە کللتورێکی تا ڕادەیەک هاوسەنگمان هەبێ ئەوەی کە من تەرحم کردووە کللتورێک ئێمەش نەبین بە تەعاداکەرد بینێ بۆ کللتورەکانی دیکە و بە شێوازێکی دیموکراتی لە پاڵ یەکتریا بژین ئەبێ ئەمە خەباتی ئێمە بێ لە جینۆسایدەوە دەست پێ بکە واتە ئێمەوەکو نەتەوەیەکی جینۆساید هەوڵدانمان بۆ دەوڵەتێکی مۆدێرنی دیموکراتی نانەتەوەی واتە تەنها نەتەوەی کورد نەبێت تەنها هینی نەتەوەیەکی سەردەستە نەبێ بەڵکو نەتەوەکانی دیکەش لە پاڵمانە بتوان پێکەوە بژین باشە کاگاسۆ لە دیدارەکەدا ئەوانی کە لەوێ ئامادەبوون کە ونجگە لە مامۆستایان و توێژەران هیچ بەرپرسێکی حکومی لەوێ ئامادە بوو بۆی کە بۆ نمونە ئەوانی کە لانی پەیوەندیدارن بۆی کە ئەم بابەتانی کێوە تەڕەحتان کردووەم هەنگاوانی کێوە ناوتانە ئاگاداری بابەتەکە بن و بتوانن لە داهاتوە کاری لەسەر بکەن بەڵێ ئەو تاوان پرسیارێکی زۆر جوانە بەڕاستی ئێمە مجموعەیەک خەڵکی حکومیمان داوت کرد بەڵام تەوقیتەکەی ئێمە وەکو بڵێ پێشتر ئامادەکاریمان بۆ کرد لە سلێمانی ئەو حاڵەتە ناخۆشە ڕوویە بەشی زۆری بەرپرسان دەبوو بەدەم ئەو تازیەوە بن و مبررێکی معقولیش بوو بەڕاستی واتە یەکێک لە خاڵ لاوازەکانی ئەو دیدارەی ئێمە ئەوە بوو کە ئەوە لە دەسەڵاتی ئێمەیان یە کەس نازانێت سبەینێ چۆ ڕوویە ئەوە بوو کە بەشی زۆری ئەوانەی کە
تعزیەکان بەڕێوە ئەبرد خەڵکانی حکومی بوون جینا ئێمە خەڵکیی زۆرمان داوت کردبوو لە لایەنی حکومی ئەوەی کە هەبوو پەرلەمانتاران بوون هەندێک خەڵکی بەرپرس هاتبوو و بەشێک لە مامۆستایانی زانکۆ و ڕۆشنبیران لەوێ پێکەوە بووین و بە شێوازێکی ڕاستەوخۆش بەخش ئەکراتەوەکەوەی کە کرا بە دۆکیومنتێک کە ئێمە چۆن سبینێ بۆ نمونەکاری جدیتری لەسەر بکەین واتە ئەمە دەستپێکی بابەتەکە بوو بەڵام خۆشبەختانە ئێمە ئەتوانم بڵێن ئەو قەرزە نەتەوەییەمان دایەوە سەبارەت بە دکتۆرە فەنجانجا ئەمە زۆ گرنگ بوو لەوەی کە میدیای کوردی شەقامی کوردیمان بە ئاگا هێنایەوە کە فەنجانجە کێیە و ئەو ئینفۆگرافیکەمان لەسەر فەنجانجاین کرد ئێستا تقریبان فەنجانجە ناوە ئێمەش چوینە پاڵ گەلانی دنیا سەبارەت بەوەی کە کەیسی فەنجانجە ئەگەر خوانەکە سبینە دەوڵەتی تورکیا ئەو هەڵەیە بکە فەنجانجە لەناو بە ئێمە کە هاتیینە سەر خەت ناڵێن بۆچی ئەی پێشتر قستان دەگرت ئەلەن دە سلێمانیەوە لە پایتەختی ڕۆشنبیریەوە دیدارێکمان ساز کرد بە ناوی دیداری فەنجانجە و سەربەرزین بۆ بەڕاستی باشە کاگاسۆ ئەو ڕاستپاردە و دۆکیومنتانەی کە لە ئەنجامی دیدارەکەداندا پێی گەیشتن و کۆتان کردەوە چاوەڕێ دەکرێت لە کیا بدرێت بە لایانی پەیوەندیدار وەک باست کرد لایانی پەیوەندیدار لەبەرەو کارەساتە نەخوازراوە نیانتوانی ئامادە بن دەتانێت بەرزیکەنە بۆ لایانی پەیوەندیدار بۆەوەی کە هیچ نەبێت بتوانن ئەگەر بە تەواوەتیش نەبێت لە سەدا 50 بێکاری لەسەر بکرێت بەڵێ بەڕاستی ئەمە دیدار بوو دەستپێکی کۆنفرانسێک ئەبێت ئەگەر دەستپێکی کۆنفرانسێکە بێ بەوەی کە ئێمە تەرحەکەمان بدەین بە لایانی پەیوەندیدار و بە ئاگایان بینینەوە لەوەی کە من بە شخصی پێم وتون بەسەلەن ئەم بابەتانە زۆر گرنگە مثلا ئەگەر بۆ نمونە چامان لە 5 ساڵی دیکە بێ ئەگەر هەر ئێستا حکوومەت پلانی ئەوەی هەبێ خەڵکانێک لە بواری جینۆسایدا پێ بگەێنێ لە بوارە جیاوازەکانە دەبێت سنتەرەکەمان دوای 5 ساڵی کە ئەبێت چی یعنی چەند گەشەکردن بەخۆیە ببینێ و دامێکی باش بکرێت و دوجار ئێمە کارەکەمان بخرێتە خزمەتی نەتەوە و خەڵک و تەنانەت ئەحزابەکانیش بەبێ جیاوازی وەروە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە شێوازێکی گشتی ئەمە دیدار بوو تەنها وەک ئەڵێ یەکتربینین بوو ملتەقا بوو ئەوەی کە جەنابەت ئەفەرمی ئێمە بیرمان لەوە کردەوە کۆنفرانس بکرێ کوتیان با دیدارەکە بکەین دواتر ڕەنگە بە احتیمالی زۆر هاوکو ناساندنێکی بابەتەکە بوو بەڵێ احتیمالی زۆری هەیە بچێتە بەغداد و هەندێک لە شارەکانی دیکەی عێراق لەوەی کە خەڵکانی دیکەش بڵانکەین سەبارەت بە کەیسی جینۆساید و کیمیا بارانکردن چکە ئەو بەڕێزانی کە لەوێ تەرحی هەندێک بابەتیان کرد بە ڕوویەکی دیکەی با بڵێن نوێوە سەبارەت بە مەسەلەی ئیکۆلۆژی ئەوەی کە پیاڵەن بابەتی ژینگە ئایا کیمیایی تا چەندێک تەئسیری هەبووە بۆ نمونە ئەو خانمە باسیەوەی کرد کە هەندێک حەلەقی خۆراکەیە لە ژینگەیە ئێستا نەماوە بەتایبەتی لە کەیسی هەڵەبجەیە ئەمانە تەئسیری ڕاستەخۆی هەیە لەسەرەوەی کە بەشێک لە زیندەوەران نەمێنێ و هەموو ئەم بابەتان ئەخرێتەوەی کە مەسلەی جینۆساید چۆن کاریگەری هەیە لەسەر ئاو هەوا و خاک و وەک ئەڵێ خەڵکانی ئێمە لە کوردستان باشە زۆر سپاس بۆ هیوایی کە بگەن بەو هەنگاوانەی کە ناوتانە و بەرهەمێکی هەبێت بۆ هیوایی کە لایانی پەیوەندیداریش بتوانێت هاوکارێکی باش بێ لەوەدا زۆر سپاس بۆ جەنابەت ئاسو ئەمین سەرپەرشتیاری دیداری فەنجانجا زۆر سپاس بۆ ئامادەبوونیت ئێوە سپاس زۆ بەڕێزم مەمنون دووبارە بەخێر هاتی